سەرۆک ترامپ لە تەنیشت ڕێبەری ئۆردونەوە ڕاوەستا بوو لە کۆشکی سپی و ڕایگەیاند هەردووکیان کۆکن لەسەر پێکەوە کارکردن لە مەردۆزینەوەی چارەسەری ئاشتیانەی هەمیشەیی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک بەشێک لە شەڕی دژ بە تیرۆریزمی جیهانی. من هەوڵێکی ئەجگار زۆرم داوە بۆ ئەوەی ئاشتی لە نێوان فەلەستینی و ئیسرائیلیەکاندا بێتە دی. پێم وایە سەرکەوتوو دەبین. ترامپ شا عەبدوڵڵای بە خەباتکارێکی کۆڵنەدر بۆ چارەسەر ناوزەت کردووە گوتی لە ڕۆژانی داهاتوودا باشتر پێکەوە کار دەکەن. شا عەبدوڵڵاش دەستخۆشی لە ترامپ کرد بۆ خواستەکانی لە یارمەتیدان بۆ بوژانەوەی پرۆسەی ئاشتی. پابەندبوونی پێشووتری سەرۆک خەریکە فەلەستینی و ئیسرائیلەکان بە یەکەوە کۆ دەکاتەوە و ئاماژەیەکی ئێژگار هەندەر بوو بۆ هەمومان. بەڕێز پێم وایە ئەو دەستپێشخەریە ڕێگەی پێدان لە کۆبوونەوەی لوتکەیی عەرەبی لە هەفتەی ڕابردوودا درێژەی پێ بدەین لە ڕێی دەستپێشخەری ئاشتی عەرەب کە پەیامی ئاشتیە بۆ ئیسرائیل و هەموو ئومێدەوارین پێکەوە کار بکەین بۆ هێنانە دی. دەستپێشخەری ئاشتی عەرەب لەلایەن سعودیەوە پێشنیار کراوە بریتیە لە چارەسەری دوو دەوڵەت وەک ئاراستەیەک بەرەو ئاشتی لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان. بەڵام بنجەمین ناتانیاهو سەرۆکوەزیری ئیسرائیل گوتێتی بە ئاگاهی ئەو هیچ دەوڵەتێکی فەڵەستینیدا نامەزرێت. لە هەفتەی ڕابردوودا کابینەی ئیسرائیل بنیادکردنی نیشتەجێی نوێیان بۆ جوولەکەکان لە کەناری خۆرئاوا پەسەند کرد، ناوچەیەک کە فەڵەستینیەکان دەیانەوێت بێتە بەشێک لە دەوڵەتی فەڵەستینی دواڕۆژیان. زۆربەی فەڵەستینیەکانیش دەڵێن باوەڕیان بە پرۆسەی ئاشتی نەماوە. ئەم هەڵوێستا بەمانەی ئەوەی ئیسرائیل پشت دەکاتە یاسای دەوڵەتی و ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان و هەوڵە نوێەکانی پرۆسەی ئاشتی. ترامپ پشتیوانیەکی بەهێزی بۆ ئیسرائیل دەربڕیوە وە گوتێتی نیشتەجیەکان ڕێگرنین لە ئاشتی، بەڵام هەروەها پشتڕاستیشی کردوتەوە کە یارمەتی بەرەو پێشچوونی ئاشتی نادات. ترامپ هەروەها بەڵێنی داوا بە گواستنەوەی باڵیۆزخانەی ئەمریکا لە تەل ئەبیبەوە بۆ ئۆرشەلیم قودس، بەڵام هیچ فەرمانێکی لەو بارەیەوە نەداوە.